ئێستا هەوڵێک هەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بە نێوەندگیری رووسیا، بەڵام ئەسەد دەڵێ دەبێ ئەم ئاساییکردنەوەی پەیوەندیا خودت ئەم گفتوگۆیانە بەرهەمدار بێت و هەردوو لاش ڕەنگە مەرجیان بۆ یەکدی هەبێت، کەواتە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە و ئەم پرسە دەکەین بە میوانداری حەسەن ئەحمەد مستەفا شارەزا لە کاروباری تورکیا کە هەروەها شروڤەکاری سیاسیشە. بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز حەسەن بەخێر هاتی. زۆر سپاس بۆی کامادەی لەگەڵمان بووی لە ستۆدیۆ، هەم هەواڵەکەمان خوێندەوە هەم گرافیکێکمان گوێم لێ بوو. بەڵێ ئێستا بە نێوەندگیری رووسیا هەوڵ دەدرێت بۆ ئەوەی گفتوگۆکانی هەردوو وڵات بگەنە ئەنجامێک و ئامانجی هەبێ. ئایا پێتان وایە پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە تورکیا و سووریا بەرەو ئاسایی بوونەوە بچێت؟ هەوڵێک هەیە بۆی پەیوەندیەکان بەرەو ئاسایی بوونەوە بچن، بەڵام کۆمەڵێک ئاستەنگی گرنگیش هەنا، وەکو لە راپۆرتەکەی بەڕێزیشتدا هەبوو لە دوانەکەی حکوومەتی سووریا. هەر بە کورتی بە خێرایەک ئەگەر ئاوڕێک لە تێکچوونی پەیوەندیەکە بدەمەوە لە ساڵی 2011 کاتێک کە ئەو پرۆسیسەی بەهاری عارەبی تووشی شکست دەبێەوە ڕووداوی دیکەی جیۆسیاسی و جۆراوجۆر لە ناوچەکەدا دروست دەبن و دوزار ئەو خۆپیشاندانانە دەگەن بە سووریا و شەڕی ئەهلی دروست دەبێ. لەو کاتەدا لە ڕاستیدا پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات پەیوەندی زۆر نێزیک بوون لە یەکتر، هاوبەشی ئابووری و سیاسی و تەنانەت ڕۆشنبیریشیان هەبوو و شخصی هەردووک سەرۆک کۆمار هەردووک سەرۆک ئەو کاتی کۆمار نەبوو ئەردۆغان و ئەسەد عیلاقەیەکی زۆر دۆستانەیان هەبوو. هەندێک پەیوەندی و عیلاقە و کاروباری ئابووری سیر لە راپۆرتەکاندا لە نێوانیاندا باز دەکرا. ینی دەتوانین بڵین ئاسایی پەیوەندیەکانی بەهێزبوونی پەیوەندیەکانی هەک پارتی و ئەردۆغان بە ئاڕاستەی ڕۆژهەڵاتدا ئەو وەرچەرخانەی بوو شرۆڤەکارەکان یا ئەکادیمیەکان پیان وابوو لە سووریاوە دەستی پێکرد، بەڵام لە دوای ئەوەی ئاڵۆزیەکان و شەڕی ناخۆی پەیوەندیەکان تێکچوون کە تێکچوون. ئەو کاتە لە 2012 تورکیا کنسۆلگەری خۆی لەوێ کشاندەوە و هیچ کارێکی دیبلۆماسی و عیلاقەیەکی نێشت. هێدی پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنی سووریا کرد و ناوچەی ئێدلیبی داگیر کرد. ئیدلیب ئێستاش کێشەیە و یەکێک لە ئەگەر جەنابەت لەوانەیە پرسیارم لێ بکە یەکێک لە کێشەکان ئیدلیبە. لە ساڵی 2016 و هەفتەوە ئیتر ئەردۆغان بەرزڕسمی بە شارەسەدی بە پیاوکوژ و بە جەلاد و بە خوێن ڕێژ و ئەوانە نیشاندا و لەوێ پارادۆکسێک دروست بوو. پارتی داد و گەشە پێدان یا سەرۆک ئەردۆغان یا حکوومەت و کۆماری تورکیا وەکو ئەندامی پەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ و لە هەمان کاتدا رووسیا و ئێرانی پشتیوانیان لە بەشار کرد بە شارمایەوە و لەو لاشەوە کیانێکی کوردی دروست بوو. ئیتر ئەوە ئەردۆغانی هێنایە قەناعەت کە سەرۆک ئەردۆغانی هێناوەتەوە قەناعەتەی کە ئیتر زەحمەتە ئەو دەسەڵاتە بڕۆخێ بۆ ئێوە 2-3 ساڵە خیتابەکەی گۆڕیوە. رووسیا شەمە بە دەرفەت دەزانی بۆی لە نێوانیاندا شتێک دروست بکات. ئێستا چ بەرژەوەندیەک تورکیا و سووریا کۆ دەکاتەوە؟ ئەردۆغان کە پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن کردووە، بەشار ئەسەدی بە پیاوکوش ناوبردووە، باشە، بەڵام خۆی سا دۆخەکە لە سووریا زۆر نەگۆڕاوە، هەر هەمان شتە ئۆپۆزیسیۆن هەیە و بەشار ئەسەد هەیە. چه خاڵێکی هاوبەش کۆیان دەکات یا خود بەرژەوەندی تورکیا لەگەڵ ئەسەد چییە؟ لێرە دائمە دەبێت ئاور لە راپۆرتەکان و ڕاو سەرنجی شرۆڤەکاران و کەسانە بدەین کە شتی ئەکادیمی قورس یا هەڵسەنگاندنی مەوزومیان هەیە. ئەوەی کە متابعەمان کردو زۆربیان باس لەوە دەکەن کە لە حوزەیرانی ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی لە تورکیادا هەبێ و لەوێ یەکێک لە شتە هەرە گرنگەکان کە لە شەقامدا زۆر باز دەکرێت دژی ئەردۆغان و حیزبەکەی و دژی ئەو جارەی دەسەڵاتیشی بەکاردێ بابەتی پەنابەرەکانە کە بە ملیۆنانن لەوێ و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی تورکی ئەم مەوزوعیان زۆر گەورە کردووە. داوا دەکەن کە تورکیا لەگەڵ بەشار ڕێک بکەی و ئەوان بگەڕێنەوە. پێم وایە بەر لەوەی کە بچنە ناو کەمپەینی هەڵبژاردنەکانەوە سەرۆک کۆماری تورکیا پارتی داد و گەشە پێدان دەیەوێت ئەم کەیسە لە دەست ئۆپۆزیسیۆن دەربێنێ. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم لە ڕاستیدا من پێم وایە کاتکوشتنەوە ئەمە ئیستیسمارکردنی دۆخی سووریایە دەنا هیچ لێک تێگەیشتنێکی وا جددی لە نێوانیاندا دروست نابێ لەبەر یەک هۆکاری زۆر سادە کە خەڵکی لەسەر تاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شوێنانی دیکە ئەوەی کە متابعی تورکیا بکەن لێ تێدەگەن. ئەویش ئەوەیە کە تورکیا دەستی لە خاکگیر بوو بە ئاسانی بەری نادا. بۆیە لەوانەیە دوێنێ ئەمڕۆ لە تویتەرەکەی چاوش ئۆغڵ بینیم کە لەگەڵ ئۆپۆزیسیۆن دانیشتوە، ئۆپۆزیسیۆنی کە پشتیوانیان دەکەن دڵنەواییان دەداتەوە. من پێم وایە کە باڵانسەکەی لە نێوان ئۆپۆزیسیۆن و لە نێوان بەشاریشدا ڕادەگرێت، بەڵام
شتێکی ڕسمی بەو شێوەیە نییە چونکە ئەمە ڕوبەڕووی ئەمریکاش دەبێتەوە. واتە تورکیا ناچێتە ژێرباری هەندێک داواکاری ئەسەدەوە کە ڕەنگە بەشێک لە داواکاریەکەی ئەوە بێت کشانەوە لەو پارچە زەویانە یاخود لەو بەشەی سووریا کە ئێستا هێزەکانی تورکیای تێدایە. هەر دقیق وایە چونکە ئەگەر تۆ تەماشا بکەی ڕاگەیانی سووری و بە هەموو ڕاگەیان نەکەوە ڕاگەیانی ڕسمیش و ئیهیدیکەش و سۆشیال میدیاش و لێدوانی بەرپرسان هیچیان بەو شێوەیە پێی دڵخۆش نین و باسیشی ناکەن مەگەر باسکردنەکە باس لەوە بێ کە ئاشتێکە بە ناوخاچی سووریادا دەرباز دەبێت هەمووی پاک بێتەوە بکەوێتەوە ژێردەستی خۆیان. لەوەی لە ئێستادا تورکیا ڕۆڵێکی گرنگی بۆ شەڕی ئۆکرانیا هەیە بۆ پارسەنجی هێز هەیە لە دەریای ڕەش هەیە پوتینیش ئەوە بە دەرفەت دەزانێت کە بەڕاستی دەمەزمنیش لەسەر رووسیا پرسیار بکەم بڵێ بەرژەوەندی رووسیا لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی تورکیا و سووریا چییە؟ بۆ رووسیا سووریا لە وڵاتانی عربی لە هەمویان گرنگترە لە بروی تاکە دەواازەیەتی هەر لە ئاوەکە کە پەڕیەوەی ترە منتیقەیە لەوەوە داخل دەبێت ئەو دەرگایەتی کە قەت ناتوانانی لە رووسی ئەوە من زۆر جار دەڵێم لەسەر ئۆکرانی ئامادە نیە دەست بۆ چەکی ئۆتۆم ببە بەڵام لەسەر سووریا ئامادەیە چونکە سووریا دەرگای ژیان لە ڕووسەکان بۆ باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەندا و ناوچەکە دادەخا بۆیە ئەگەر دۆخی سووریا لەمە ئاڵۆستر نەبێ و لەوە فشارێک لەسەر جیۆسیاسیەکە و دابەشبوونێک کە هەیە هەزار سەربازی ئەمریکی لێیە سەدان سەربازی ڕووسی لێیە و لەوێ بنکەی هەمیشەیی لە بێژینە مێژووی ڕووسی لێیە بۆ ئەوان زۆر گرنگە لە لایەکی دیکە ئەگەر تۆ تەماشا بکەیت بەو هۆیەوە ئاڵۆزێکی زۆر لە نێوان ئەردۆغان و لە نێوان ناتۆدا دروست دەبێت چونکە وەختی خۆی ئەگەر لە یادمان بێت لە ساڵی 2019 کریستۆفەر فلیپس لە بەریتانیایە پرۆفیسۆرە شتێکی نووسی دەڵێ کاتێک دەڵێ دۆخەکە بەرەوە دەچی لە 2019 کە تورکیا لەگەڵ سووریا شتێک بکەن بۆ ئاشتی جاوە ئەم ڕۆژەیە بەس ئەو کاتێندی خاڵی دیاری کرد یەک دەڵێ ئیدلب دەبێتە کێشە وەکەوەی کە لە راپۆرتەکەشدا گوێم لێ بوو ئەسەد باسی ئەوەی کردووە کە دەبێت داگیرکاری کۆتایی پێبێ خاڵێکی تر دەڵێ ئەندامی ناتۆیە بۆیە ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ناتۆ دژی ئەم شتە دەبن بەم شێوەیە ویست تێگەیشتینێکی ناتۆ ئەوروپا و ئەوانش کاکە حەسەن لە ئەگەری ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەردوو وڵات چ کاریگەرێکی بەسەر ڕۆژاوای کوردستانەوە دەبێت کورچی بەسەر دێ لەو نێوەندەدا بەڵێ لێرەدا ئەوەی کە دەبێت ئێمە لەسەری بوەستین و تەسبیتی بکەین ئاسایشی نەتەوەی تورکیا لە 100 ساڵی ڕابردووەوە هەتا ئێستاش شەنگستەکەی ئەساسەکەی قەزیەی کوردی پێک دێنێ بە تایبەتیش لەو کاتەوە کە کوردستانی سووریا ڕۆژاوای کوردستان و پێ دەڵێن ڕۆژاوا بەو شێوەیە ئیدارەیەکی کوردی تێدا دروست بووە تەرکیزەکە زیاتر لەسەر ئەوەیە لەبەرەوەی زیات لە 500 کیلۆمەتر سنووری هاوبەش ئەم سنوورە تا ڕادەیەک لە تورکەکان گیراوە ڕاستە هەندێک هاتوونە پێشەوە بەس لە ڕووی جیۆسیاسیەوە زەحمەتێکی زۆری بۆ پەیوەندی و بۆ زیندوێتی جوگرافیای سیاسی و سروشتی تورکیا دروست کردووە ئەگەر شتێکی ئاوە بەم شێوەیە دروست ببێ مەرجەکانی سەرۆکی تورکیا ئەوەیە کە دەبێت دەوڵەتی مرکزی دەسەڵاتی بەسەر ناوچە کوردەکاندا هەبێ کۆماری ئیسلامی ئێرانیش لە ڕێی لە زاری وەزیری خارجی و هەروەها لە زاری هەڵسوور بڵین یەکێک لە دیبلۆماتکارانیان لە هەژدەهەمین کۆبوونەوەی ئەستانە ئەوەی ڕاگەیان کە ئێمە بە هیچ شێوەیەک سەپۆرتی تورکیا ناکەین و هاوکاری ناکەین بۆ ئەوەی بە زەبری هێز بێتەوە ناوچە کوردیەکان بەڵکو ئێمە پێمان باشە کە هانی ڕێککەوتن بدا لەوێ دەوڵەتی مرکزی بە ئاشتی بگەڕێتەوە بەڵام تورکیا بەبێ ئەو مەرجانە و ڕێککەوتنە بکات هیچ ڕێککەوتنێک لە ئارادانیە بۆیە گەشتبینی نابینم لە ئارادانیە تەنها ئینتیخاباتەیە لە داهاتوودا و لە لایەکی دیکە هەموو لایەکمان دەزانین لە چەند ڕۆژی ئایندەدا وەزیری دەرەوەی تورکیا سەردانی وەزیری خارجی ئەمریکا دەکا و کۆبوونەوەیان هەیە دەیانەوێت بۆ ئەوە شتێکیان پێ بێت چکە ئیمتیاز لە ئەمریکا وەرنەگیریەوە نەرمبوونێک لەلایەن ناتۆ ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە نەبێ رووسیاش ئەمڕۆ نایەوێت جەبهەیەکی تر بکاتەوە جیا لە جەبهەی ئۆکرانیا یەکێتی ئەوروپا و ئەمریکا و ئەوانش نایانەوێت بەڵام ئەمە هەم پەیوەندی بە معادلاتی ناوخۆی تورکیاوە هەیە لەبەر ئەوەی لەمە دوایی تر قەزیەکە زیاتر قەزیەی سووریا و ئاوارەکان و داڕوخانی پارە و ئەو زەحمەتی لەوێ و ئەو بارگرانی لەسەر هاوڵاتیانی تورکیا دروست بووە و هانی دەسەڵاتی ئێسای تورکیا دەدەن کە بە هەر شێوەیەک ئەمانە بگێڕێتەوە بەڵام لە هەمان کاتدا ئاستەنجی دیکەی دەرەچی هەنە بۆ ئەو خواستە ناوخۆی تورکیا بەڵام ئەمە سیناریۆ بێیان نا جێبەجێ ببێیان نا چەندە ئەمەلی سەرکەوتنی هەیەیان نیە هەمووی لەسەر حیسابی کووردە
لەوێدا بەنسبەت کورد لەوێ ئەوەی کە لە دەستێتی ئەوەیە کە تاسەن بەرژەوەندی ئەمریکا لەوەیە من جوابی ئەم پرسیارە بەوە کۆتایی پێدێنم مەترسی هەرە گەورە لەسەر کورد لە سووریا ناو کۆشکی سپی بۆ خۆیەتی ئەو بڕیارە کت و پڕانن کە ئەمریکا بەردەوام دەیدات و ئەو دڵە ڕاوچەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستی کردووە و ئەو سیگنالەیە کە داوێتی بەرژەوەندەکانی لێرە کەم بوون هەرچەندە کەمیش نەبوو بن ئەو سیگنالەی داوە ئەم مەترسیان لەسرە. بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا شارەزا لە کاروباری تورکیا و شرۆڤەکاری سیاسی سوپاس بۆ شرۆڤە گەرمەت. زۆر سوپاس.